پشتێنی سەوزە نابێت دەستکاری بکەێت ئەوە ماری کۆم تێدایە لە 2012 کردم تقریبا 5 ساڵە 2 عایلم تێدایە سێرم تێدایە مەڕم تێدایە هاتینە بەبێ عایلم نووسینە بەبێ ئاگامان لێبی شوفرەت دەدایە بە ئەمری قامی بە ئەمری بۆتانی بە ئەمری شارەوانی نەعیە ئاگادارە نە زرا ئاگادارە چار ڕۆژە دەستمە قامی نایبین دەی لە کوانە کۆبنێ ئەوە هەیە ئێستا من عایلم بەسەدا ماری بەسەدا ڕووکەیە ئەمن لە ئەحمەد ڕەمزی گەردی خۆش نابم لەبی دەزانم حکومەت برتی سەر چام تعویزیم بابدا حەقیم بابداتن بە ئەمری کاک مەسعودی بە ئەمری کاک مەسعودی نابی بۆچی مشکلەی کۆریان بوو بە کۆرەچی نابی هیچ کارێک تێک درێ بە ئەمری چێوە تێک درێە کێ بازەکەی دەداتن ئەحمەد ڕەمزی قبول دەکە بچم ماری بەسەدا بڕووکەنم قایم قبول دەکە ماری بەسەدا بڕووکەنم ئەلێ کوانەش ناڕۆم ئەلێ کوان ناڕۆم ساحبی نۆ مندارم مندارەکەم سەقەتە 2 عایلم تێدا لێرە ناڕۆم ئللا هەگە بوشی کۆرەچیم لێ بێتن